be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. کایۆ بیری سارە ئەکات. کایۆ تۆڵی کامیان ئەچنە پێشی خانی باڵندەکە و کامیان ئەچنە پشتەوە؟ ئەزانم ئەمە شوێنی چوونە ژوورەوەی باڵندەکانە. ئەتوانی و پارچە تەختێن بیتە؟ ئێستاش پێشەوەی بزماری پێداوتم لەسگەرە بنەکەیەم. چاو لێیە؟ منیکەمەوە! جۆنی سارە! جۆنی کایۆ؟ ئەوە چییە سارە؟ ئەوە کلیلی ماڵی ئێمە و نامەیەکی دایکیشمە. ئەمڕۆ ئەچین بۆ پشوو ئێمە. تا ئەگەڕێن و ئێمە ئاگامان لە ماڵەکەیانە بێ. با سێریکەین؟ ئەوە لیستێکی ئەو شتانەیە کە ئەبێ لە ماڵی سارە ئاگامان لێیان بێ. دایکە ئەڕۆن؟ بەڵێ، ئەم هاوینە ناگەڕینەوە، بەڵام هەرینەوە. دڵنیا بە هەرەگەڕینەوە. وەرە سیرکە بزانە چی دروست دەکەین. زۆر باشە، ئێستەیەم. سیرکە سارە، باڵندەکان لێرەوە یەنە ژوورەوە. چۆنی سارە؟ تۆژەتەوەی یارمەتیمان بی؟ ئێمە ئەتوانین بۆیە بکەین باوکە؟ بەڵێ، ئەی هێنمە سەرەوە. منیش بۆیەکانە هێنم. وێنەی مارێک دروست دەکەم سارە. سیرکە، مارەکە و دەرکەومێک و تەیەتی. سارە، دایکە لەسەر تەلەفۆنە، ئەبێ بچیتەوە شتەکان کۆ بکەیتەوە. کایۆ نەیویست سارا بڕوات. ئەیویست خانی باڵندەکانی لەگەڵا بۆیە بکات. گەشتێکی خۆش سارە. پشوویەکی خۆش سارە. خۆت لەگەڵ. کایۆ کە گەڕام و بینمەوە باشە کایۆکیان. کایۆ حەزیە کرد سارا زوو بگەڕێتەوە بۆ لای. منیش! نا ڕۆزی! ئەمە هی من و سارایە. دایکە، ئەمە لەگەڵ سارایە خانووی باڵندەکان بۆیە بکەم. ئەزانم کایۆ، بەڵام سارا بۆ چەند هەفتەیەک لێرە نابێ. بۆچی خۆت بۆ یەکەی بۆ تەواو ناکەی؟ بەڵێ باش. زۆر جوانە کایۆ. ساراش یارمەتیە. شتێکی زۆر باشتان کردووە. دڵنیام کە گەڕایەوە و بینی دڵی خۆشە بێ. ئەچم سەرێکی ماڵی سارا ئەم. حەزەکەی تۆش بێ؟ بەڵێ. ئۆ سەیری ئەمانەکە، با بیان بینە ژوورەوە. ئەمەیە من بیکەم. زۆر باشە. ئەنجا با بزانین لیستەکە کوا کە سارایای مێ. خانووەکە زۆر بێدەنگ بوو. کایۆ پێی سیر بوو لە ماڵی سارا بێت و سارا خۆی لەوێ نەبێت. ئۆ کایۆ، ئەو پشیلەکەی سارایە. وەرە ئۆلی، کاتی نانی ئێوارەیە. قەی ناکە یەکوب. کایۆ من ئاوەکەیەمێ. ئۆلی هەموو خواردنەکەی خوارد دایکە. پۆستەکەمان هێناوەتە ژوورێ، خواردنمانیاوە بە پشیلەکە، ئەنجا ئەبێ ڕۆکەکان ئاو بین. ئەتوانم من بیکەم؟
بەم شێوەیە کایۆ بە ماڵەکە گەڕا بۆ ئەوەی لەگەڵ دایکی ڕووەکەکان ئاو بن. هەموو شتێکمان تەواو کرد. سارا کێگەڕێتەوە باوکە؟ کایۆ پۆستکارتە بۆ هاتووە لە چینەوە بۆت هاتووە. سارا بۆی ناردووی. لە ساراوە؟ ئەڵێ کایۆی خۆشەویست سەردانی خزمەکان مەکەم لە چین. تکایە لە جیاتی من ئۆلی بکەرە باوەش بیری هەمووتانەکەم خۆشمەوێن سارا. سارا کێگەڕێتەوە باوکە؟ چەند هەفتەیەکی ماوە کایۆ. ڕۆزی نامەیەکم لە چینەوە بۆ هاتووە. هەر ئێستا ئێمەوە کایۆ دوو ڕووەکە ماوە ئاویان بەم. جۆنی ئۆلی ئەم باوەشە لە جیاتی سارا. کایۆ وازانی سارا زۆری ماوە تا گەڕێتەوە زۆر بیریە کرد. ئامادەی بۆ ڕۆشتن؟ باڵندە بۆ کوێ؟ ئەچم بۆ ماڵی سارا کایۆ. حەزەکی بە یارمەتیم بەی؟ ڕۆزیش بۆچی هەمومان نەچین؟ دایکە دەرگاکە کراوەتەوە. ئۆلیۆ بۆ کوێچی؟ پێم خۆش نی هاتوومەتەوە؟ سارا! دوجار سارا گەڕایەوە کایۆ زۆر دڵخۆش بوو بە بینینی. کایۆ نیهاو. چی؟ بە زمانی چینی واتە سڵاو. ئەو چۆنن؟ زۆر سپاس کاگاتە هەموو شتەکان بووە. خۆشحاڵیم بەوە گەشتێکی خۆش بوو؟ هەر زۆر. سارا ئەبێ خانووی باڵندەکانە نیشان بەم وەرە. ئێستا باڵندەی ڕاستی تیاژی. باستە شتێکم بۆیە ناوی. ئەوە چییە؟ بۆ سەبا یارمەتی و بەم. ئەمە باوەشێنە. واو! باڵندە! کایۆ زۆر دڵخۆش بوو دووبارە سارای بینیەوە. کێشەی تیشێرتەکە دایکی کایۆ تۆزی ئیشی هەبوو بۆی ئەبوو کایۆ ئەم پاژنیۆڕۆ لای دایەگەورە بمێنێتەوە. ئامادەی سەردانی دایەگەورەکەی؟ کایۆ میوانە بچکۆلە جوانەکەم بەڵام بۆ بم ڕۆژە گەرمە چاکەتە و لەبەر کردووە. سێرکە دایەگەورە! کایۆ ئێوێ تیشەتی تازەکە و پیشان بە. جوانە وەنیە؟ زۆریش ڕەنگی شێنە زۆر لێیە کایۆ. ئیتر منە بێ بڕۆم دوایەتان بینمەوە. حافیز! چاوت لێیە گیرفانیشی هەیە دایەگەورە. گیرفانیشی هەیە بۆ نایتە ژوورێ و لە خۆشی ئەم تیشێتە تازەیە شتێک بخۆین بەیەکەوە. زۆر چاکە. چین بۆ کۆگایەک ئەم جرانەم لەسەر ڕەفەیەکی زۆر بەزداگرت. ئەو نا! گوێ مێرێ کایۆ هیچ نییە کوڕەکەم. دایەگەورە جلەکانم! یەک تۆز دەرمانی پەڵە چارەسەریەکە دەی با تاقی بکەینەوە بەڵام یەکەم جار ئەبێ شتێکە بۆ بدۆزینەوە لەبەری بکەین. زۆر هەزەلیم! تۆزێ گەورەیە بۆ بەڵام بەجلی بابە گەورەوە زۆر قۆزی. دەی با بڕۆین بەلای پەڵەکەوە. ئەمەیە من بیکەم. هێشتا پێوەی ماوە. ببوو دەکایۆ هەموو شتێکم تاقی کردەوە کەچی پەڵەکە هەر لێ نابێتەوە. کایۆ بێزار بوو تیشێرتەکە پەڵێ کەوت بۆ سەر و کایۆش لەبەر چاوی کەوت. حەزم لە شەربەت نییە. با بیخینە تەنەکەی دووبارە بەکارهێنانەوە. بیرۆکەیەکم هەیە ئەتوانین تیشێتەکە دووبارە بەکاربێنینەوە بیکەین بە شتێکی زۆر تایبەت. باشترین شدەوەیە چەمپەڵەیەکی تری تێ بکەین. پەڵەی تر؟ کایۆ نێزانی دایەگەورە مەبەستی چییە؟
جاگرەی ئێین و شێوەیەکی جوانی لێ دروست دەکەین. ببینە. شێوەی جوان دایە گەورە؟ تیشێتەکەتم بەرێ. ئەجا ئێستا بە شەربەتی ترێ کە بۆیەی ئەکەین بۆچی تۆتی ناکەین؟ باشە. کە وشک بۆ ئەتوانی لەبەری بکەیتەوە کوڕەکەم. ئەم جارە تۆ ئەتوانی بە تیشێتە هەرە تایبەتیەکەوە بڕۆی بۆ لایدە. کەس لە تایبەت ناچێ. کایۆ وازانی کە تیشێرتەکەی زۆر سیر دیارە. حەزێ کرد هەر وەک تیشێرتەکەی جارانی بمایەتەوە. کایۆ دایە هاتەوە. ئەمەدەم. کایۆ ئەوە تیشێتەکەتە؟ شەربەتم پیاڕش بۆیە دایە گەورە دووبارە بەکاری هێناوە. چاوت لێیە؟ بەڕاست زۆر تایبەتە. جوانترین تیشێتە کە ئێستا بینی بێتم. ئەم تیشێتە لە وێنەی نییە. هیچ کەسێک شتی لەم جۆرەی نییە. کایۆ وازانی ئێستا تیشێرتەکەی لە جاران باشترە. پەلەی بوو بچێتە ماڵێ و پیشانی باوکی و ڕۆزی بات. دەستێکی یارمەتی دەر. کایۆ ئەو ڕۆژەی لای دایەگەورەی بەسرە برد. کایۆ زۆر دڵی خۆش بوو چونکە دایەگەورە ئەو سەگەشی لێلا بوو کە کایۆ زۆری خۆشەویست. ڕۆڤەر بڕۆ بهێنەرەوە. کایۆ ئەتوانی یارمەتیم بەی ئەمە بخینە سەبەتی سەیرانەکەەوە؟ ئەچین بۆ سەیران دایە گەورە؟ نا بەڵام ئەچینە دەرەوە. حەزەکەی بێ بچین بۆ سەردانی چەند هاوڕێیەکم؟ ئەتوانین ڕۆڤەریش بێنین؟ هەموو جارێ ڕۆڤەری ژەبم. هاوڕێکانم حەزەکان ڕۆڤەر ببینین. زۆری زیاتر حەزەکان تۆ ببینین. هەمیشە باسی تویان بۆکەم. کایۆ هەرگیز هاوڕەکانی دایەگەورەی نەبینی بوو. هاوڕێکانت لەکوێژین دایە گەورە؟ ئەچین بۆ لای هاوڕێکانم لە خانەی بە ساڵات چوان. خانەی بە ساڵاتوان چییە؟ شوێنێکە کە ئەو خەڵکە بە تەمەنای کە ناتوانن بە تەنیا بژین لەوێ ئەژین و خزمەتەکرێن. تۆش بە تەمەنی دایە گەورە؟ ئەی تۆ بۆ لێوێ ناژی؟ من هێشتا ئەو نەگەنجم کە بتوانم خزمەتی خۆم و بابە گەورەش بکەم. بۆیە ئەبێ من جارێ نێم بۆ ئێرە کوڕەکەم. من ئەتوانم خۆم بژێنم و تۆش بژێنم. دایە گەورە ڕۆڤەر. کایۆ ئاگاو لە ڕۆڤەر بێ. جارێ نابێ بچێتە ژوورەوە. هەر سێکمان بەیەکەوە ئاڕۆین. باشە کایۆ گیان؟ زۆر باشە دایە گەورە. وەرە ڕۆڤەر. خواردنێکی زۆر خۆشم حازر کردووە بۆ تۆ و هاوڕێکانم کایۆ گیان. خواردن؟ ئەمە زۆر خۆشە. تۆ با بیخۆی ئەنجا زانی تامی چۆن. ڕۆڤەر! ڕۆڤەر تکایە بۆستە! ڕۆڤەر! بۆستە خوتوکەمیەت! دایە گەورە! ئۆ پەتەکەی لە مێزەکە گیری خواردووە. ئێستا ڕزگارە بوو ڕۆڤەر وانییە؟ سڵاو، من جینکینز. من کایۆ. ئەوە چییە بەدەستەوە؟ دایە گەورە بۆی ناردووی. سڵاو کاک جینکینز، وتم با کایۆ کوڕەزام خواردنە بۆ بێنێ. منیش ڕۆڤەرم گرتە بوو. ئەزانم ڕۆڤەر هەستیارەکانە زیاکە. وا مەڵێ، وەرە ژوورەوە لەگەڵ خۆتا بیهێنە. ئەوە سەگی کایۆیە؟ نەخێر من پشیلەم هەیە. لە هەردووکیان بێزارم. زۆر دڵخۆشم بە ناسینە کایۆ. دایە گەورە و بە بەردەوامی باسی تۆم بۆکە. زۆر بەختەوەری کە دایە گەورەیەکی وا باشەیە کایۆ. گرەوەکەم کە بەقەدەر من حەزە لە شیرینیەکەیەتی. هانێ دەی حەزەکەم بیخۆی. دەی هانێ تۆ شەمەم لەگەڵا بخۆ. حەزەکەم خێر بێ. دەی کایۆ ئەبێ ڕۆڤەر لە کاک جینکینز دوور بخەینەوە. باشە کایۆ؟ خوا لەگەڵ کایۆ. خوا فەرموو. سڵاو خات و مۆرفی، ئەمڕۆ چۆنی؟ زۆر باشم. ئەوە ڕۆڤەر لەگەڵ خۆی هێناوە؟ وەرە سەگە بچکۆلەکە. ئۆ دیارە ئەمە کایۆی کوڕەزاتە. زۆر خۆشحاڵم کە دوجار بینیمیت. سەرقاڵی یاری کاغەز بووم. ئەزانی چۆن یاری پێکرێ کایۆ؟ حەزەکەی و یاریەت فێرکەم کە لەگەڵ کچەزاکە مائیکەم؟ دەی باش دانیشە و منیش فێر دەکەم.
حەزەکەی لێرە دانیشی تا من نەچم سەرێک لە خات و پیتەرسن نەیەم باشە؟ ئۆ زۆر حەزەکەم پێکەوە یاری کاغەزەکەین پێو چۆنە؟ کایۆ تۆزێ شەربی لە خات و بۆرفیە کرد بەڵام زۆر حەزێ کرد بزانێ یاری کاغەز چییە؟ دەستێک کاغەزی تایبەتم هەیە کە تەنیا لەگەڵ کچەزاکەما بەکارێنم سیرکە وێنەی ئاژەڵیان لەسرە ئەمە پێڵێن یاری بیرەوەری یەکەم جار هەموو کاغەزەکان لەسەر مێزەکە دانی و دوایش ئەبێ کاغەز وەکو یەک هەڵبژێریت سیرکە من یەکەم جار هەوڵەیەم ئێستا نۆرەی تۆیە ئافرم چاکی لێزانیت کایۆ زۆری پێخۆش بوو زۆر حەزی لە یاری کاغەز بوو لەگەڵ خات و مۆرفیە چاکیشی لێزانی برتەوە من بردمەوە دای گەورە. پیرۆزە ئێستا وانەی ڕاهێنان ئەڵێمەوە تۆش حەزەکەی بەشداربی خات و مۆرفی؟ لەوانەیە ڕۆژێکی تر بێم ڕەنگە ئێستا تۆزێ بخوێنمەوە ئەم جارەش کە هاتیتەوە یاریەکەین باشە کایۆ هەر کاتێک ئێمی کچەزان بیباتەوە یەکێ لەمانە وەرەگرێت حەزەکەی ڕاهێنانمان لەگەڵ بکەی کایۆ؟ زۆر خۆشە وەکو یاری وایە ئەتوانی دوایی ئەمە تەواو بکەیت. زۆر چاکە هاوڕێیان با یەکەم جار هەناسەیەکی قوڵ هەڵمژین ئینجا ئەتوانن خۆتان بەرز بکەنەوە ئێستا خۆتان بلەقێنن دەی وەک سەگێکی تەڕ ڕۆڤەر وەستە ڕۆڤەر کایۆ ڕۆڤەری بۆ نادۆزرایەوە کایۆ تووڕە بوو دوای کەوت ئێستاش ڕۆڤەر ون بووە ڕۆڤەر کایۆ ئەوە چییە؟ ون بوویت؟ نا ڕۆڤەر ون بووە نیگەران مەبە زۆر دوور نەکەوتۆتەوە ئەوە لێرەی کایۆ ڕۆڤەرە دۆزیەوە هەموو شوێنێکی بۆ گەڕاندەیە گەورە خۆن نیگەران مەکە کوڕەکە ڕۆڤەر ئەم شوێنە شارەزایە هەمیشە لە شوێنێکە کە نابێ لێی بێ ڕۆڤەر وابزانم ئەزانم لەکوێیە کاک جنکیز وەرە ژوورەوە ڕۆڤەر پێم وتی لە شوێنێکە کە نابێ لێی بێ خۆ ئازاری نەیاوی کاک جینکنس نا ئازاری نەیاوم هاتبوو لە دەرگاکەیە ڕۆڤەر شیرینی تری ئێوێدایە گەورە چیم پێوتی کایۆ هەموو کەسێ حەزی لە شیرینیەکەی دایە گەورەتە